کاتێک بەنێو شاری بەغدای پایتەختی عێراقدا گوزەر دەکەیت دیمەنی مۆلیدە ئەهلیەکان و لێکئاڵاوی کێبڵەکانیان دیمەنی شارەکەیان ناشرین کردووە و دەنگی بەرزی مۆلیدەکانیش خەڵکی هەراسان کردووە. نەسیر یەکێکە لە خاوەن مۆلیدەکانی بەغدا و نیگەرانە لە کەمی کارەبای نیشتیمانی لە شارەکە و بەهۆی کەمی کارەباشەوە پابند کراوە 24 کاتژمێر کارەبا بە هاوڵاتیان بدات. مو شرط يعني الكهرباء الوطنية يعني أوقات جاری وا هەیە کارەبای نیشتیمانی 3 کاتژمێر دەبڕێت و کاتژمێرێک دێت، جاری وایش هەیە 2 کاتژمێر دەبڕێت و نیو کاتژمێر دێت، جاری وا هەیە باشە و جاری وا هەیە خراپە، بەڵام زۆربەی کات کارەبا خراپە. بس أكثر الأوقات مو زين. بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما بۆ 50 پلە لە کاتی نیوەڕواندا جموجۆڵ لە بەغدا کەم دەبێتەوە. بەشێک لە چێشتخانەکان بەهۆی گەرمی کەشەکەوە کەسیان تێدا نابیندرێ. قادر عامری یەکێکە لە فرۆشیارەکانی شەقامی کیفاحی بەغدا و لە نزیک شوێنکارەکەی فێنکەرەوەیەکی تایبەتی بۆ خۆی داناوە. کارەبا موزیێن کارەبا باش نییە، کەمێک دێت و دەگوژێتەوە و 3 بۆ 4 سەعات نایەتەوە. مۆلیدە زۆرە، مۆلیدەکان خراپ دەبن، بۆیە کارەبای نیشتیمانی باش نییە. کارەبا موزیێنە ئەبەت. دانیشتوانی بەغدا ناومێدن لە باشبوونی کارەبای نیشتیمانی و پێیانوانیە حکوومەتی عێراق بتوانێت ئەم گرفتە گەورەیە چارەسەر بکات. احنا اعتمدنا على نفسنا واعتمدنا على المولدات. ئێمە پشتمان بە خۆمان و بە مۆلیدە بەستووە، بۆیە هێڵی مۆلیدەمان لە جۆری ئاڵتوونی ڕاکێشاوە. عێراقیەکان بەگشتی پشتیان بە کارەبای نیشتیمانی نەبەستووە و پشتیان بە مۆلیدە بەستووە. هیوادارین پاڵپشتی خاوەن مۆلیدەکان بکرێت. مەسەلەی چارەسەرکردنی کارەبای نیشتیمانی خەیاڵە، چونکە ڕاستی لەم کارەدا نییە. ماكو حقيقة بهذا العمل. لە بەغدا مۆلیدە ئەهلیەکان بە دوو جۆر گرێبەستیان لەگەڵ بەشداربووانیان هەیە. جۆری یەکەم کارەبای ئاڵتوونی دەدەنە هاوڵاتیان و نرخی هەر ئەمپێرێک سەرووی 20,000 دینارە و پابندن 24 کاتژمێر کارەبا بدەن. بەڵام جۆری دووەم هێڵی ئاساییە و 12 کاتژمێر کارەبا دەدەن و نرخی هەر ئەمپێرێک 12,000 دینارە. عندي مولدتين وحدة خالة. من 2 مۆلیدەم هەیە، یەکێکیان بۆ احتیات و یەکێکیان ئیش دەکات. من ئێستا 2 مۆلیدەم هەیە، ئەگەر یەکێکیان خراپێت دەبێ بە مۆلیدەی وۆم کار بکەم. ناچارم هەمان ڕۆژ مۆلیدەکە چاک بکەمەوە چونکە پابندم بە 24 کاتژمێر کارەبا بدەمە هاوڵاتیان. أنطي كهرباء 24 ساعة. عێراق گرێبەستی لەگەڵ حکوومەتی ئێران ئەنجام داوە و بە پێی گرێبەستەکە ساڵانە بە بەهای 4 ملیار دۆلار غاز و کارەبا لە وڵاتە دەکڕێت. سەرباری ئەم گرێبەستە گەورە دانیشتوانی بەغدا لە کارەبای نیشتیمانی ناڕازین. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، بەغدا.